بۆیە ئەبێ ئێمە بزانین حەضارەتی ئیسلامی بنەماکانی چین لەسەر چی دامەزراوە، بۆی بتوانین هەستینەوە. هەر ئومەتێک مێژووی خۆی باش نەناسی، واقعی ئەمڕۆی نەزانی، نەیزانی بۆ دواتر چی ئەکە بە حیاتی هەڵناسێت. گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە لە مێژوومان بڕاوین، لە واقعمان تێ نەگەیشتوین، لە کافر و بێدین و جەنگی ئەمڕۆ تێ نەگەیشتوین، هیچ تەختێکیشمان نییە بۆ ئایندە. لە هەر سێ خاڵەکە خەلەلمان هەیە. ئەبێ ئێمە لە مێژووی خۆمان بە باشی تێگەیشت بین. ئاخر ئێمە یەهودیەت 4000 ساڵە بە پێی قسەی خۆیان ئەمە دینێکە و وجودی هەیە. نەسڕانی ئەوە 2020 ئەوەندەیە، ئەوە تا تەواجودی هەیە. ئاینی پیرۆزی ئێمە 1400 ئەوەندە ساڵە. معقولە لە مێژووی 1400 ئەوەندە ساڵ ئێمە هیچ ئاگایەکمان لە مێژووی خۆمان نەبێ، نەزانین ئێمە چۆن 1400 ساڵ جیهانمان بردو بڕێەوە، بە چه شێوازێ بردومانە بڕێەوە. نابێت لە حەضارەتێکی خۆمان تێبگەین و حاڵی بین.